من ناو مەژار حەمەڕەشی عەبدولقادرە، خەڵکی گەرمیانم، خەڵکی کەلارم لە عەشرەتی گڵاڵیم. مدەی ساڵێکە لەلای عەبدوڵای کوێخانبارەک پێشمەرگەی هێزەکانی هەشتام لەسەر فەوجی 35 تایبەتی کەرکووک لە پردێ دەوام دەکەم. مدەی ساڵێکە دەوامەکەم هیچ کێشەم نەبووە. ئێستا کێشەیەکی ئامۆم دروست کردن لە ڕێی بەرپرسێکی پارتیوە سەربازی عەقید ئەرشەد عومەر گڵاڵی کێشەیەکی بۆم دروست کردرا دەربارەی ئەوە ئەڵێ تۆ پارتینی، تۆ برایەک و شەهیدی یەکێتیە. منیش لێرەوە هیچ شتێکم پێ ناکرێ و دیێری برایەکە شەهیدی یەکێتیە. منیش ئاگدار فەوجەکەم کردووە، دووسێ جا هات بۆ فەوجەکەم بۆ لای مەحموود کوێخانبارەک، هات بۆ لای مەحموود کوێخانبارەک دووسێ جا هاتە فەوجەکە گەرەکی من بفڕێنێ و لە ماڵ خۆیان لێدانم کا. ئێتێ منیش خۆمم نەداوە دەست و سپاسی کاک مەحمووەکەم کا مەحموودی لێرە نییە، لە دەوامیش بووم وتی لێرە نییە. ئەو ڕۆژە بۆ موچە وەرگردن بۆ موچەی مانگی یەک چوومە بۆ موچەکەمی ڕاگردووە ئەو ئەرشەتی عومەر گڵاڵیە. موچەکەمی ڕاگردە منیش هەگەڕیامەوە بۆ ماڵی خۆمان لە ڕێ قەوم و کەسوکارە قسەیان لە تەکیاکردو مەسجێکی بۆم ناڕێ سەش مەسجەکە ناو مبایلەکەمە هەیە ئەڵێ ژارگیان تۆ برازای ئێمەی تۆ کەسی ئێمەی هیچ کێشەمان لە تەکتا نییە وەرەوە موچەکەت وەرگرە لە پردی. موچەکەم 500,000. با ئەوە بوو باسکەم. دوای ئەوە وتی وەرەوە بۆ موچەکەت من ڕۆشتمەوە بۆ پردێ بۆ موچەکەم بۆ لای کا مەحموو پێشەوە بگەیمەوە پردێ بۆ لای پێشەوە بچمەوە بۆ موچەکەم بۆ پردێ بۆ موچەکەم وەرگرم. ڕێگیری لێم کرد ئەرشەتی عومەر گڵاڵی، هەردی برای هاوکار، محەممەد ڕاهان بارز. ئەم ڕاند و بارز کوڕەکەیەتی ڕێگریان لێم کرد و 2000 جمێنیان پێمدا 2000 قسەی ناشیرین ئەوەی خوا پیان ناخۆشە سوکایەتیان پێم کرد منیان بەساوە هەردوو سوەر و قاچمیان بەساوە 2 شەو 2 ڕۆژ لە ماڵی خۆیانە لە حمامەکە سجنمیان کرد و دامێ دەست هێزە ئەمنیەکانەوە نە ئەمیداوە دەست کەس و کارمەوە نە حیزبی پارتی نە حیزبی یەکێتی باڵا دەستە لەم سنوورانەی هەرێمی کوردستانە هیچ کەسێکیان ئاگایان لێ نەبوو من سژنم. سکاڵە و تۆمارم کردە لە ئاسایشی گشتی سلێمانی، تۆمارم کردە لە مەحکەمەی گشتی سلێمانی، تۆمارم کردە لە حەقی خۆم خۆش ناوم بەس دەیرەوە یەک پەیامەیە بۆ باوکی هەمومان. ڕاستە من باوکم مردووە و باوکم نەماوە بەس ئێستا من بێباوکی پێمە دیار نییە لە بۆنێەوە سەرۆک پاڤڵ بۆتە باوکی هەموو خەڵکی ئەم سنوورە. من داواکاریم لە سەرۆک پاڤڵەیە ئەم ناقێ بەرامبەرم قوبوڵ کراوە. من ناتوانم ئێستا لەم کەناڵانەوە باسی کەم. ئەم ناقێ بەرامبەرم کراوە من ناتوانم لەم کەناڵانەوە باسی کەم. ئەمەوێ کاک پاڤڵ ببینم هەمووی بۆی باسەکەم. هێشتا دانیشتن بەڕێوە نەچووە بەس ئەوەنەی ئەمڕۆ سکاڵام تۆمار کردوتیان ڕۆژی یەکشەمە وەرەوە بۆ ئەیرە بەس ئەوەنە ئاگدا کریامەتەوە. بەس من داواکارم لێرەوە بۆ کاک پاڤڵ بە قوربانی ڕۆحت بم بێرە سەرخەت لەسەرم بابەتە.